کە زوڵمێکی وایان لێ کردووە کە ئەمەلیان نەماوە بەم حکوومەتەکە بتوانن دەگەڵ بکەن لەبارەوە مردنیان پێشترە تا لە ژیانی دەوێت. دوریا خۆیان بەرەو سەرخۆبوونێدا ئیرۆ ئەمرو وڵاتێکی دوور لەبەر بەحرا سپی و لە ناڤرۆکە ئیبەریانە لە قەتەلونیا. قەتەلونیا di dîroka xwe de gelek cara statuya otonomistan diye û ev statu gelek cara ji destê wê derketiye. Lê tekoşîna xwe yî ji bo serxwebûn û azadiyê her wextî berdewam kirine. Em niha li ber avahiya hikûmeta Qetelûnya generalîtatin got di çaxa navîn de hatiye avakirin û di sala 1714 de hatiye girtin lê roleke girîng her wextî ji bo dîroka siyasiya Qetelûnya jî bi dest xistiye û îro jî vê rola xwe her berdewam dike. من لە مەکتەبێکی فرانکۆیی ئەم خوێند و بۆ یەکەم جار لەوێ ئاشنای خراپی کەتەلۆنیەکان بووم. لەو کاتانەدا هاوڵاتیان سەرەڕای ئەوەی لە ژێر فشاردا بوون، بەڵام تاکە مەبەستی کەتەلۆنیا بریتی بوو لە بەپارچەکردنی ئیسپانیا. کەتەلۆنیا بەمانەی وشە وڵاتێکی میواندۆست و خوێنگەرمن. من تەمەنم 48 ساڵ بوو، هاتمە ئێرە وەک تەواوی ئەو سەدان هەزار کەسەی کە کۆچیان کردبوو بۆ ئێرە ئامێزیان بۆ کردمەوە. وا باشترە کە بزانرێت لە هەر لایەکی دنیا و بە 250 زمانی جیاواز قسە دەکرێت و چەندین نەتەوەی جیاواز تێدا دەژین. کەتەلۆنیا کەوتوتە باکووری ڕۆژهەڵاتی وڵاتی ئیسپانیاوە. لە باکوورەوە چواردە وردراوە بە وڵاتانی فەڕەنسا و ئاندۆرا. لە ڕۆژهەڵاتیشەوە هەرێمی ئاراگۆن هەیە، هاوکات لە باشووری ڕۆژهەڵاتیشەوە هاوسنوورە لەگەڵ ڤالەنسیا. جگەل لە بەرشەلۆنە هەرێک لە تاراگۆنا، لێیدا، گیرۆنا، مانرێسا، ئیگوالەدا، تێرێسا و سابادێل گەورەترین شارەکانی کەتەلۆنیان. کەتەلۆنیا خاوەنی چەندین کەناراوی جیاوازە لەسەر دەریای ناوەڕاست، جگە لە چەند کەناراوێکی دیکەش کە درێژیان دەگاتە 580 کیلۆمتر. هەرچەندە بە پێی کەتەلۆنیەکان شارەکانی کەتەلۆنیا تەنها بریتی نییە لەمە.
شارەکانی کەتەلۆنیا مەبەستم لە وڵاتەکەمانە لە نێوەندی سنووری ئیسپانیاوە پێک دێت لە 3 سنووری گەورە کەتەلۆنیا و پایتەختەکەی کە بەرشەلۆنایە، خاچی ڤالنسیای ئۆتۆنۆمی کە پایتەختەکەشی هەر ڤالنسیایە و ناوچەی خۆبەڕێوەبەری دوورگەکانی بالیاریک. ئەم هەرێمانە هەتا مێژووی 300 ساڵ پێش ئێستا خاوەنی سیاسەتێکی هاوبەش بوون، هاوکات هەمووشی بە کەتەلانی قسەیان دەکرد. چەندین هەرێمی بچووکی کەتەلانی لە ئیسپانیا و ئاراگۆن و باشووری فەڕەنسا بوونیان هەیە. مێژووی کەتەلۆنیا لەم جوگرافیەدایە و ژیان لەسەر ئەم جوگرافیایە بەم شێوەیە درێژەی کێشاوە. لە سەدەی 21دا بەهۆی ژن و ژنخوازیەوە کەتەلۆنیا گرێدرا بە شانشینی ئاراگۆنەوە. لە ساڵی 1946دا بوونی بە یەکێکی شانشینەکانی ئاراگۆن و کاستیلیا و دواتر بوون بە یەک پارچە لە شانشینی ئیسپانیا. لە سەدەی 13ەوە بوونەتە خاوەن پەرلەمان و هێزی خۆبەڕێوەبەری و چەندین دامەزراوی دیکە هەتا ساڵی 1916. بەڵام لە دوای ساڵی 1916ەوە لەگەڵ دەست بەکاربوون و پێڕۆکردنی سیستمی مەرکەزی دامەزراوە و یاساکانی کەتەلان ڕەتکرانەوە. ئەمەش بووە هۆی لەدەستدانی ئەو ئازادیەی کە لە کەتەلان هەبوو. بارگرژیەکانی نێوان هەردوو کللتوری فیدراڵی ئەوروپی و موسڵمانە ئەندەلۆسیەکانی ناو کەتەلۆنیا لە سەرەتای چاخی ناوەڕاستەوە بوونی هەبووە. کەتەلۆنیا بەهۆی تایبەتمەندێتی خۆیەوە ڕێگەی داوە بە نیشتەجێبوون و لەدایکبوونی چەندین جۆری خەڵک بە تایبەتمەندی خۆیانەوە پەیوەندیدار بە سەدەی ناوەڕاستەوە. کەتەلۆنیەکان لە بواری سیاسەتدا زۆر گەشەیان کرد و لەم پێکهاتی هەرێمی دەرەبەگایەتیەدا مانەوە کە یەکەم سیستەمی پرۆتۆ پەرلەمانی ئەوروپا بووە. ئەوەی حکوومەت و دادگاکانی کەتەلۆنیا پێی دەڵێن جەنەرالیتات و دانی پێدا دەنێن کە یەکەم نمونەی بەشداری سیاسی ئەوروپا بووە. یانزەی ئەیلولی ساڵی 1940 ڕۆژی نیشتیمانی کەتەلۆنیا گرێدراوە بە چەندین ڕووداوی دیکەوە. یەکێکیان بریتیە لە کۆتە ڕووداوی جەنگە بە دوای یەکدا هاتووەکانی ئیسپانیا، تەنانەت جەنگی جیهانی یەکەمیش، ئەو جەنگە جیهانی کە ڕوبەڕووبوونەوەی چەندین نەتەوە و وڵاتی بە دوای خۆی داهێنا. بە یارمەتی شانشینی کەستیلیا لویسی چواردە کە چاوی بڕی بۆ بەڕێوەبردننی هەموو دنیا هەر بۆیە ئەو هەڕەشەی هەڵگیرسانی جەنگی دەکرد. لەم نێوەندی جەنگەدا خەڵکی کەتەلۆنیا کە خاوەنی پەرلەمان و کللتوری خۆیان بوون هاوکات لە ڕووی بازرگانی و ئابووریەوە بەرەو پێشوونیان بەخۆوە بینی. بەرامبەر فەڕەنسا و شانشینی کەستیلیا وەستان، بەڵام جەنگەکە بەو شێوەیە نەبوو کە کەتەلۆنیەکان دەیان بینی. لەژێر خۆستی لویسی چواردەدا پەیماننامەیەکی ئاشتی واژۆکرا و بە ئامانجی لابردنی دەوڵەتی کەتەلۆنیا فلیپی پێنج هاتە سەرتەختی پاشایەتی. گەرچی نواندن بۆ پەرلەمانی خەڵک دەرکرا، بەڵام سیستەمی دەرەبەگایەتی بوونی هەبوو کە ئەمەش بووە هۆی لەناوبردنی دەوڵەتی کەتەلۆنیا. لەمەوەی ئابلوقەدانی ساڵی 1913 بۆ 1914 سەرکردەی شاری بەرشەلۆنا ڕافایل کازانۆفا و سوپایی کەتەلۆنیا کە لەلایەن ژەنەڕاڵ ڤیلاڕۆیەڵ سەرکردایەتی سوپای گەل دەکرا توانیان بە شێوەیەکی سەرکەوتوو شارەکە بپارێزن و بە درێژایی ساڵێک هێزەکانی ئیسپانیا نەیانتوانی هەنگاو بۆ شارەکە بنێن. بەڵام بەهۆی ئەو ئابلوقە درێژخایانەی کە شارەکەی گرتبووە لە 11 ئەیلول بەرشەلۆنا شکستی هێنا. بەم هۆیەشەوە ئەو ئازادی سیاسی کە 7 سەدە بوو بەدەستێنرا بوو ئیتر کۆتایی پێهاو. هاوکات لە ساڵی 1914 دووبارە بەدەستێنانەوەی هەرێمەکەیان کەوتە مێشکی کەتەلانیەکانەوە.
ئاکامە سیاسیەکانی ئەم دۆخە بە شێوەیەک بوو کە بووە هۆی کۆچکردنی زیاد لە 20,000 کەس. ئازادیە سیاسی و کللتوریەکان لەدەست کۆمەلگا دەرهێنرا، ئابووری وڵاتیش بە تەواوەتی هەژا، سیستمی توندوتیژی و هێز بەسەر خەڵکدا جێبەجێ دەکرا. لە ماوەی جەنگدا ماڵ و چەلگە و شارەکەیان سوتێنرا، بۆ پاڵپشتە هازبێرگیەکان بەردەوام بوون لە پشتیوانیکردن. بەشداری سیاسی و ڕامیاری کللتوری بە تەواوی بوونی نەما. لەلایەن پادشا بۆڕووبۆنەوە کوێخە و گەورەیەک بۆ شارە بچووکەکانیش دانرا. لە سەدەی 20دا بۆ یەکەم جار لە ساڵی 1940 کەتەلۆنیا لەژێر ناونیشانی مانکۆمۆنیتاد سنوورێکی بۆ دیاریکرا و بووە خاوەنی، بەڵام ئەم هەرێمە دیاریکراوە سربەخۆ نەبوو. گەرچی دامەزراوە سیاسیەکان پێی دەوترا مانکۆمۆنیتاد، بەڵام پابند بوو بە دەسەڵاتێکی هەرێمی ڕاستیەوە کە بووە هەوێنی ئەوەی لە قۆناغی دووەمی کۆماریەکەدا سربەخۆی بەدەست بێنن. بەڵام لە ساڵی 1923 کە ژەنەڕاڵ ڕێڤێرا دەسەڵاتی گرتە دەست، زمانی کەتەلۆنی قەدەغەکرا و دامەزراوەکانی ناچار کران. هاوکات ئەزمموی مانکۆمۆنیتاتیش لە ساڵی 1925دا کۆتایی پێهات. بە گوێرەی جێبایەخبوونی لە مێژووی گرێدراوی ئیسپانیای کەتەلۆنیدا لە نیسانی ساڵی 1930دا دووەم کۆماری ئیسپانیا ڕاگەیەندرا. پێش ئەمە کێشەیەک هەبوو کە سیستمی پاشایەتی بژاردەیەکی دیکەی نەبوو. پادشا بەهۆی ئەو پەیوەندیە گەشەپێدراوی لەگەڵ دیکتاتۆری پێشوو پیرمۆ دی ڕێڤێرادا هەیبوو، ڕاگەیاندنی کۆماری ئاسانتر بوو لەوەی کە چاوەڕێی دەکرا. سەرڕای ئەو بارە ئابووریە خراپەی لە ساڵی 1930دا تەنگی بە زۆر لە نەتەوەکان هەڵچنی بوو. لە ساڵی 1932دا کەتەلۆنیا لە ماوەی کۆماری دووەمدا توانی ببێتە یەکەم هەرێم بۆ بەدەستهێنانی ئۆتۆنۆمی. لەم ماوەیەدا زمانی کەتەلۆنی توانی ببێتە زمانی فەرمی پەروەردە و گفتوگۆکردن. هاوکات جەنەڕالیتاتی سەدەی 18 هێنرایەوەکایە. گەرچی ئەم قۆناغە بووە شایەدی چەندین جەنگی بەهێزی ناوخۆییش لە ئیسپانیادا. بێگومان ئەو هۆکارانەی ڕێگەی بۆ جەنگی ناوخۆیی کردەوە جیاواز بوون. نایەکسانی جددی کۆمەڵایەتی لە ئیسپانیادا ئەبینرا. خاوەن مافەکان تەنها گروپێکی کەمینی دەوڵەمەند بوون و زۆرینەی کۆمەلگاش لاواز بوون. زۆر گرنگە لەو ڕاستیانە بگەین کەچی نەخۆشگوزەران و پیشەسازەکان نەیان دەویست، بەڵام لەگەڵ کۆماریەتدا لە چوارچێوەیەکدا بڕیاری ڕیفۆرم و گۆڕانکاری بۆ درا. ئەوان ئەم کار و بیرۆکەیان ڕەت دەکردەوە. هەر بۆیە جوڵە دژ بە کۆماری دەستی پێکرد و لە ئەنجامیشدا لەلایەن چینێکی دیاریکراوە پلانی نهێنی سەربازی دژ بە کۆماریەت ئەنجام درا و ئەم پلانە لە ساڵی 1936دا جێبەجێ کرا. لەگەڵ کۆتایی هاتنی جەنگدا یەکێتی نەتەوەیی کار بووە، یەکێتیەک باڵادەست و بە ماوەیەکی کورت کەتەلۆنیا توانی دەست بکات بە جێبەجێکردنی ئاجێندا و یاساکانی خۆی. بووە گۆڕانێکی باش، چێ لەلایەنی ئابووری چێ لەلایەنی کۆمەڵایەتیەوە. هاوکات لەگەڵ ئەمانشدا دامەزراندنی ناوەندی میلیشیایی دژە فاشیست توانی ڕێگا بۆ گۆڕانی جددی سیاسی بێنێتەکایەوە. بەڵام سەرڕای ئەم هەموو هەوڵانە کەتەلۆنیا بێبەش نەبوو لە جەنگی ناوخۆیی. لە ئیسپانیایە ئەوانی کە یاخی بوون لە حکومەت و نەیانتوانی بۆ هەڵبێن دەستگیر کران و زۆرینەیان لە سێدارە دران و ئەوەی دیکەشیان فڕێدرانە ناو زیدانەوە. لەبەرەوەی کەتەلۆنیا نزیکە لە سنوورەکانەوە نزیکەی 500,000 کەس توانیان ڕابکەن. زمانی کەتەلۆنی قەدەغە کراو تاوەکو کۆتایی سیستەمی ڕژێمی لە شەقامەکان و شوێنە گشتیەکان و قوتابخانەکاندا کەس قسەی پێ نەدەکرد. هەر بۆیە لە 20 ساڵی سەرەتای ڕژێمی کەتەلۆنیەکان بەهۆی ئەوەی هەم کەتەلۆنی بوون و هەم کۆماری بوون لە ڕووی سیاسیەوە ڕوبەڕووی زوڵمی زۆرتر بوونەتەوە.
لە ماوەی نێوان حەڤەی تەموزی 1936 تاوەکو 1 نیسانی 1939 لە ئەنجامی ئەو شەڕە ناوخۆییەی کە لە نێوان ڕەگەزپەرستەکان و کۆماریەکان کە لایەنگری ئیسپانیای دووەمی دیموکراسیان ئەکرد کە ڕەگەزپەرستەکان گروپێکی بەرهەڵدەستکاری بوون و جەنەڕاڵ فرانسیسکۆ فرانسۆ سەرکردایەتیەکردن و لەم جەنگەشدا ڕەگەزپەرستەکان توانیان بیبەنەوە و فرانسۆ لە ساڵی 1939 تاوەکو ساڵی مردنەکەی کە ساڵی 1975 حکومڕانی ئیسپانیای کرد. کەتەلۆنیەکان ناچار بوون بۆ بەدەستهێنانی ناسنامەی نەتەوەییان چاوەڕوانی مەرجی فرانسۆ بکەن. Di nasnameyê gelan de gelek figürên cuda hene. Ev çar stûn jî figüreke gelekî giring di nasnameya Katalanan de ye û çar tiliyê goxwîn jê diherikin sembolîze dike. Di sala 1920 de hatine hilweşandin û di sala 2011 de dîsa hatine restore kirin. ڕەگەزی کەتەلۆنیەکان و نازنامەی کەتەلۆنی نازنامەی کەسەکان لەگەڵ ئەوەی کە بابەتێکی زۆر گرنگ و مشتومڕ ئامێزە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە هەمان شێوەش گرنگێکی زۆری هەیە لە ڕووی سیاسیەوە. لە دوای ئەوەی کەتەلۆنیەکان لە بەرامبەر خانەدانەکانی بۆربۆندا دۆڕان لە سەدەی هەژدەدا ئەم فشار و زۆڵمەدەستی پێکرد. لەو ڕۆژە بەداوا کەتەلۆنی لە ناو زمانە فەرمیەکاندا دەرهێنرا و لە دوای جەنگی ناوخۆ فشارەکانی سەر زمانەکە بە تەواوەتی ڕووی لە زیادبوون کرد. لەو ساتە بەدواوە لەبەر ئەوەی کەتەلۆنی لە ناوەندە گشتیەکاندا قەدەغە کرابوو، ئەمەش بووە هۆی ئەوەی کە خەڵکی لە قوتابخانەکاندا فێری زمان نەبن. ئەمەش لە وڵاتێکی ئاساییدا دۆخێکی بەرچاو نییە، هەر بۆیە بە تەماشاکردنی مێژوو ئەتوانین ببینین کە کەتەلۆنیەکان ڕوبەڕی چستەم و فشارێک بوونەتەوە. زۆرترین ڕێژەی دانیشتوانی کەتەلۆنیەکان لە ئیسپانیادا تاوەکو ئێستا 5,500,000 بووە. بە گوێرەی زانیاریەکان لە فەڕەنسادا 100,000 کەتەلۆنی و جگەلەوەش لە ئاندورا 30,000 و لە ئیتالیاش 20,000 کەتەلۆنی دەژین. لە سەردەمی ئیمپراتۆریەتی ئیسپانیدا ژمارەیەکی نادیار کەتەلۆنی کۆچیان کرد بۆ ئەمریکای باکوور و باشوور. گروپی گرنگ لە خۆرەڵاتی نەتەوە یەکگرتوەکانی ئەمریکا و لە کوبا بوونیان هەیە. ڕوتی نەتەوەیی لە کەتەلۆنیا ڕوتێکی سیاسیە کە لە 120 ساڵ پێش ئێستادا سەری هەڵداوە. ئامانجی ئەم ڕوتە کۆکردنەوەی کەتەلۆنیەکان لە ژێر یەکسایی هاوبەشدا بووە. بۆ نوێبوونەوە لە چوارچەوەی بە هاوچەرخکردنی ئیسپانیا لە ڕووی کۆمەڵایەتی و دیموکراسیەوە. ئەنجامەکەشی ئەوەی لێکەوتەوە کە لەلایەن زۆرێک لە نەتەوە هاوسنوورەکانی ئیسپانیاوە دانیان پێدانا و ڕازی بوون. بەم شێوەیە لەم سەدەی دواییەدا ئەم ڕەوتە لەبەر چەندین هۆکاری جیاجیا هەوڵی زۆری داوە بۆ بەدەستهێنانی فیدراڵی یان کۆنفیدراڵی. لە سەرەتای ساڵانی 1970ەوە لە دەستدانی ئۆتۆنۆمی بووە هۆی ئەوەی کەتەلۆنیا چیتر وەکو بەشێک لە ناوەندی ئیسپانیا نەبێت، بەڵکو بووە هۆی خێراکردنی دروستبوونی نازنامەی نەتەوەی کەتەلۆنی لە بەرامبەر ناوەندە. پەیدابوونی ناسنامەی کەتەلۆنی بە ماوەیەکی گرژ و ئاڵۆزدا تێپەڕی وەک کۆمەڵگایەکی نوێ لەژێر کاریگەری دنیای کارۆلینج لە سەدەی 11دا سەری هەڵداوە و بوو بە کۆمەڵگایەکی کەموێنە کە سیستەمی پەرلەمانی سەرەتایی و ڕێکخراوەییان پەیدا کردووە و لە ساییکردنەوەی جوانیەکانی ڕۆمانیەکان بەشێک بوو لە کارەکانیان، هاوکات پابەندی ناسینی خۆیان و کولتورەکەیان بوون. بەکارهێنانی زمانی کەتەلۆنی بە شێوەیەکی بربڵاو کاریگەری بەردەوامی کللتورەکەیانە. هەروەها بورژوازی کەتەلۆنی هەوڵی زۆری داوە بۆ بەردەوامی نازنامەی کەتەلۆنی لە ناو ئیسپانیادا.
مێژووی میلەتی کەتەلۆنیا ناڕێک بوو، بەڵام ئەم ڕاستیە دەرکەوت، ئەمەش لە ئەنجامی زۆر و زەبریەکەی ڕژێمی فرانکۆ. یەکێک لە ئامانجەکانی پێشکەوتنی نەتەوە بریتیە لە گرێدانی زمان و کللتور و گەشەپێدانیان. ئەمەش بۆ هەڵگرتنی ئەو زەبرەی لەسەریان بوونی هەیە. ئەم چەمکینەتەوەیە وەک چەمکێکی ناڕزایی لەدایک بوو. وەکەوەی پێشتر وتم دامەزراوەی کللتوریەکان گەورەترین هاوبەشی ئەم کارە بوون. پارێزگاری خەڵک هەندێک بۆ پێناس و هەندێک زمان و هەندێکی تریش میوزیک و دانس و هەندێکی تریش لە ڕێی وەرزشەوە هەوڵی ئەم پارێزگاریان دەدا. من وا بیر ناکەمەوە کە وڵاتێک بوونی هەبێ بەبێ میوزیکی خۆی. موزیک زانیاریمان لەسەر ئەو وڵاتە ئەیاتێ لە دۆخەکەی، لەوەی چی بووە و چی بەسەر هاتووە، لە سەرەتاوە و بەرەوکوێ دەڕوا. باشترین پێناسە بۆ موزیک ئەشێ موزیک فیلمی ژیانمانە. هاوکات میلەتیش بە گوێرەی خۆی ئەتوانێت پێناسی باتێ. لە ماوەی ڕژێمی فرانکۆدا بەتایبەت گۆرانینی نۆڤاچانچۆ بوو کە هاوڵاتی هەستەکانی خۆی لێوە دەردەبڕی و یەکەم دەستپێکردنیش لە موزیکەوە بوو. لە سەرەتادا خەڵک گۆرانی فۆلکلۆریان بەکاردێنا بۆ دەربڕینی ناڕزاییەکانیان دژی ڕژێمەکە. نووسەر مانوێل ڤاسکوێز جارێک دەڵێت بەرشەلۆنە سوپایەکی بێچەکی کەتەلۆنیایە. بەڕای من ئەمە خوازەیەکە دەشێت لە زۆر کاتدا بەکار بهێنرێ. بەرشەلۆنە هەر سەرکەوتووترین شار و تیمی کەتەلۆنیا بووە کە توانیوێتی جێگەی نەخشەی کەتەلۆنیا فێری پشتیوانەکانی جیهان بکات. لەلایەکی تریشەوە لەو ڕۆژەوەی کە سەدەیەک پێش ئێستا بەرشەلۆنا دۆزراوەتەوە، ئەم شارە توانیوێتی لایەنەکانی کللتوری و کۆمەڵایەتی و سیاسی میلەتی کەتەلۆنیا لە یاری و ئاهەنگگەڕانەکانیانەوە پیشانی تەواوی ئەوروپا وڵاتانی دیکەی جیهان بدات. En davant amb fermesa, endavant amb coratge, sempre endavant fins a la independència. Visca la terra! وەرزش و میوزیکیش هەروەک پارتە سیاسی و دامەزراوەکان بەشدار بوون لە پاراستن و دروستکردنی پێناسی کەتەلۆنیەکان و ئەمەش نابێت ڕاد بکرێتەوە. لە ماوەی دیکتاتۆریەتی فرانکۆدا هەردوو خوێنکاران و یەکێتی کرێکاران وەک پارتی سۆشیالی کەتەلۆنیا و یەکێتی دیموکراتی خوێنکارانی زانکۆی بەرشەلۆنا ئەمانە زۆر بەتوندی دژی ڕژێم بوون و تیشکیان دەخستە سەر هەردوو هێڵی سیاسی و کۆمەڵایەتی. لەلایەکی دیکەشەوە دەتوانین ناویان ببین بە بزافی دراوسێ. زۆر تێدەکۆشان. لە هەمان کاتدا ئەم لایەنانە جەختی زۆر سەرێکیان دەخستە سەر بەرهەڵستیکردن و هەوڵیان دەدا تیشک بخەنە سەر ئەو لایەنانەی کە کولتوریان لە ڕێگاوە بڵاو دەکردەوە. مارشی نەتەوەی و ئاڵاشتانێکن کە هێمن بۆ نیشاندانی هەستی نەتەوەی خەڵک. کاتێ بە شەقامەکانی بەرشەلۆنەدا بگەڕی، دوو ئاڵای جیاواز دەبینی کە هەڵواسراوە بە بینەی دامەزراوە ڕسمیەکاندا. ئەو ئاڵایی تەختەکەی زەردە و چوار هێڵی سووری تێدایە. ئەمە ئەو ئاڵا فەرمیی لا سێنیارە، کەتەلۆنیا، ئاراگۆن و دوورگەکانی بالیار و ڤالانسیایە. هاوکات لەو مێژووی کە باس کراوە ساردونیاش دەگرێتەوە و ئاڵای فەرمیانە. ئەو چوار هێڵە سوورە هێمایە بۆ ئەو سەربازە کە لە جەنگدا برینی گویفرێ ئێل پێلۆی برینداری پاک کردەوە. واتە ئەو چوار هێڵە نیشانەیە بۆ چوار پەنجەی ئەو سەربازە و خاوێنکردنەوەی ئەو خوێنە. لە ستیلادا بەمانەی ئەو ئاڵایە دێ کە ئەستێرێکی تیادایە، بە شێوەیەکی ئاسایی ڕووتەختێکی زەرد و ئەستێرێکی سووری تیادایە.
و ئیزافەکردنی سێگۆشەیەکی شین و ئەسرەیەکی سپی لە نێویدا پێی دەوترێت سێنێرە. ئەمە ئاڵایەکی نافەرمیە و ئەمە بە شێوەیەکی گشتی لەلایەن ئەو کەسانەوە بەکار دەبرێت کە پشتگیری سەربەخۆبوونی کەتەلۆنیا لە ئیسپانیادا دەکەن. ئەلز ساگەدۆرس مارشی نەتەوەی کەتەلۆنیەکانە لە سەدەی حەڤدەدا وەک مارشی جەنگێک بەکارهێنراوە و لە سەرەتای سەدەی بیستدا دووبارە لەلایەن ئیمیلی گوانیا ڤێنتێنز نووسراوەتەوە. مارشەکە باز لە خۆڕۆشی خوێنی سنوورەکان ئەکات، گۆرانیشی جوانی ناو خەڵکە کە باز لە هەموو ئەو تاوانە نەدەکات کە لە ساڵی 1640 سەربازە ئیسپانیەکان کردویانە. گەرچی لە مارشی جەنگی کۆنەوە وەرگیراوە، بەڵام لە کۆتاییەکانی سەدەی 19دا بە ئاوازێکی نوێوە کاری تێدا کراوە. ئەمەش بە مەبەستی هاوکاریکردنی ئەو دۆخە سیاسی کە لەو کاتەدا وڵاتەکە پێیدا تێپەڕیوە. وەکوام ئەرۆفات جێگری پارتی یەکگرتووی هەڵبژێردراوی گەل وتیشی سربەخۆیی ئۆتۆنۆمی یان هەر دەستە واژەیەکی دیکەی هاوشێوە لە ڕاستیدا هاواری سربەخۆین و هەموو ئامێرێکن بۆ وەدەستهێنانی ئەو هەوڵانە. کێشەی سەرەکی سربەخۆبوون یان نەبوونی کەتەلۆنیا نییە. سربەخۆبوون تەنها هۆکارێکە بۆ چارەسەری هەندێک کێشەی تر. خەڵک وا بیر دەکەنەوە لەبەر ئەوەی ناتوانن سربەخۆیی بەدەست بهێنن، هەر بۆیە ناتوانن لە ڕۆژێکی ڕوونتر و دراوشاوەتردا بەخەبەر بێن، چونکە ڕەنگە ئەمەش بڕیاریشی هەڕەمەکیانە نەبێت. کێشەی سەرەکی کەتەلۆنیا بە شێوەیەکی جددی بریتیە لە پیشاندانی نایەکسانی. بە تێپەڕینی چەندین ساڵ ئابووری وڵاتەکە زیاتر سربەخۆ بووە، بەڵام هێشتا میکانیزمێک یان یاسایەکی دەسەڵاتداریمان نییە کە بتوانێت ڕوبەڕووی هەژاری ببێتەوە و پارێزگاری لە ژیانی دیموکراسی هەموو وڵاتەکە بکات. بارسینۆ ناوێ بارسلۆنای کێڤن دەما ڕۆمایە و ji alî şaîr Joan Brozova hatiye çêkirin li nava Barcelona dibêjinê dibe helbesta kolanan. Gera me li nava Catalunya û li nava Barcelona hê nekediye ye, hê gelek cihê balkêş hene ku em bibînin. پرۆسەی سەربەخۆیی کەتەلۆنیا لەم ماوەی کۆتاییدا هەنگاوی جددی و ڕاستیناوە، چونکە ئیدی هەم بە گەنجەکان گەشتووە هەم بە بەتەمەنەکان. باوەڕم وایە کە کەتەلۆنیا پێویستی بە سەربەخۆیی هەیە، چونکە تەنها ئەو کاتە ئێمە ئەتوانین بە ناوی خۆمانەوە بڕیاری خۆمان بدەین. هاوکات باوەڕم وایە ئەو خەڵکەی سەرەوە یانی بەبێ لاساییکردنەوەی خەڵکی وڵاتی ئیسپانیا بتوانن بیرروڕای خۆیان بڵێن لەسەر پێکێنان و دروستکردنی دەوڵەت. لە چەند ساڵی ئایندەدا وای دەبینم کە پرۆسەی سەربەخۆیی بەهێزتر ببێت. خەڵک ئیتر وەک پێشتر نییە و بیرروڕای خۆیان دەردەبڕن. ڕوونتر بڵێم، ئیتر دەتوانین بیرروڕای خۆمان بە کەسانی تر بڵین و بڵاوی بکەینەوە. بۆ وا بیر دەکەمەوە هەلی خۆ ناساندنمان هاتوتە بەردەست. گەرچی من کەتەلۆنی نیم، بەڵام وەک ئیسپانیەک تێدەگەم لە ویستی سەربەخۆیی کەتەلۆنیەکان. هێم باشترە کە دوور بم لەم بابەتە، بەڵام وا بیر ناکەمەوە کە سەربەخۆیی ئەوان کاریگەری خراپی هەبێت لەسەر ئێمە. کەتەلۆنیا بە هەبوونی چەندین دامەزراوەی بەهێز خاوەنی کللتوری خۆیانن. وا بیر ناکەمەوە زۆرینەی ئیسپانیا زیانێریان دەربارەی کەتەلۆنیا هەبێت و نابێ هیچ کات هەستێکی ناری لە کەتەلۆنیا و ئیسپانیادا بوونیان هەبێت.